کاک عرفان عزیز سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان زۆر سپاس دەکەین بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاس کاک حیدەر مەمنونم منیش خۆشحاڵم کە ئەوڕۆ خۆم لێرە ئەبینمەوە کەیف خۆش و گەشت بینم کە شتێکی میدیای هەیە لە واشنگتن لە وڵاتی ئەمریکا کە بە کوردی ئەتوانن دەنگی خۆتان بگەین هەموو دنیادا و کەیف خۆش و گەشت بینم لێرەدا کە من توانم ئێوە ئەمەتان میوان کرد و قسە بکەین لەسەر کێشە و گرفتەکان و قوتابیان. ئەلبەتە ئێمەش زۆر پێمان خۆشە بە هاتنتان. کاک عرفان بە باسی هاتنەکەت بکەین بۆ ئەمریکا. ئێوە وەکو شاندێک هاتوون کە بە فەرمی هاتوون بانگهێشت کراون دەکرێت باسی ئەومان بۆ بکەیت. بەێ بەتاکی تێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە ڕێکخراوەکی جەماوەری پیشەیە تێدا کۆشێ لە پێناو بەدەستهێنانی مافەکانی قوتابیان بێ جیاوازی ڕاگەزئین نەتەوە بیر و بچوونی سیاسی حتمما ماوەیەک بەر لە ئێستا زانکۆی ساندیاگو ستێت یونیڤرسیتی ئەوان میوانی ئێمە بوون لە کوردستان لەسەر داهاتنامەی ئەوان ئێمەش هاتوین بۆ ئەمریکا ماوەیەک بەر لە ئێستا ئێمە سەردانی ئەو زانکۆمان کردو کە زیاتر عیلاقاتی خۆمان فراوانتر کرد و توانیمان هەتا 50 زەماڵە ئێستا لەوێمان وەرگرتیە و لە ویلایەتی کالیفۆرنیا چەند جامعەیەکی تر کە کاپلن کۆلیژ کە ئێمە لەوێش چەند زەمانەیەکمان وەرگرت بۆ مەسایلی فێربوونی زمانی ئینگلیزی کە ئەوان دەتوانن لە ڕێی ئەو کۆلیژەوە داخلی جامعەکانی تر بن و لەگەڵ کالیفۆرنیا بزنس یونیڤرسیتی و لەگەڵ ئەلایند یونیڤرسیتی ئەوانە هەمووی دانیشتون و پێشوازیان لە ئێمە کردووە و کە هەتا ئێمە توانیمانە لە زانکۆی ساندیاگۆ زمانی کوردی بکەینە ڕسمی و مێژووی کورد لەوێ و کللتوری کورد لەوێ بناسرێ بە ئەمریکیەکان و بە هەموو قوتابیانی دنیا کە لەوێ ئەخوێنن و زانکۆی یونیڤرسیتی ئەلایندیش ئەویش ئستای خۆی دەربڕیە کە سنتەرێکی دیڕاسات بەناوی باشزانی نەمر بکاتەوە کە لە مدەیەکی نزیکدا ئەوان میوانی ئێمە دەبن وەکویەکی تو قوتابیانی کوردستان لە کوردستان دێنە ئەوێ بۆ زیاتر نیقاش لەسەر ئەو دیڕاساتی ئەو سنتەرە دیڕاساتی بکەین. بەڵێ کاک عرفان باسی زەمالەت کرد هاتنتانی ئامانجی سەرەکی هاتنتان وەرگرتنی زەمالەیە یا بینینی خەڵکی ترە چۆن ئەگە بکرێ باسی بەتاکید ئەمریکا وڵاتێکە کە لە هەموو کات و ساتێک بە کەلکی ئێمە هاتووە ئێمە شووە پەروەردە کراوین پەروەردەی دەستی مەڵە مستەفای بارزانی کە ئەو ئێمەوە پەروەردە کردووە یەک بە کەلکی ئێمە بێ ئێمە لە بیری نەکەین بەڕاستی وڵاتێکی وەکو وڵاتی ئەمریکا لە مەسایلی زانست و لە مەسایلی ڕۆشنبیری و فکر و لە هەموو مەسائلەکان وڵاتێکە لە هەموو دنیادا ئەتوانین بە دەرەجە ئەوەلی بینین کە ئاستی زانستی بەرەو پێشەوە چووە ئێمەش دەمانەوێت جگە لەوەی کە ئەمریکا لە کات و ساتی ناخۆش لە هەواری مەهاتووە ئێمە ڕزگار کردووە لە ڕژێم و لە ناخۆشی و لە کیمیاباران و لە ئەنفالکردن دەمانەوێت لە مەسایلی ئاستی زانستیشدا ئێمە کەلک لەو وڵاتی وەربگرین بۆیە ڕوومان لەو وڵاتی کردووە و علااقاتمان لەگەڵ یونیڤرسیەکانی ئەوان کردووە و کە ڕێژەیەکی زۆر ئەتوانم تاکو ئێستا کە ئێمە هەتاکو ئەوڕۆ کە من بەشێکی زۆری شماوە کە لە ئەمریکا لە ڤێرجینیا و لە نەژڤیل و لە نیویۆرکیش مایتم کە سەردان بکەم هەتاکو ئێستا 275 زەمالە ئێمە وەرمانگرتووە کە قوتابیانی کوردستان بتوانین بینینە ئێرە کە ئەوەش مستەقبلێکی گرینگە بەنسبەت ئێمە کە بتوانین ئەدیکوشینی خۆمان بەرەو پێشەوە ببین لە کوردستاندا. بەڵێ کارفەن لە میانەی کۆبنەوەت لەگەڵ با بڵێن کاربستانی زانکۆکان کە داوای زەمالە ئەوانەتان کردووە مەرجەکانی ئەوان چی بوو بۆ وەردانی زەمالە بە ئێوە یا چ داواکارێکیان لە ئێوە هەبوو؟ خۆی ئێمە بە بەرنامەوە چوین لەگەڵیان دانیشتین تەبیعی زمانی ئینگلیزی کێشەیەکی سەرەکیە بە قوتابیانی کوردستان ئێمە توانیمان لەگەڵ کەپلن کۆلیژ یونیڤرسیتی ئەوان تەنسیقێک بکەین کە هەر قوتابیەک بێت بۆ ئەمریکا لە ڕێگەی ئەوانەوە بتوانین 3 مانگە خۆی کۆرسێک 3 مانگە دەتوانی ئەگەر ئیمتحانی بیدایەت پێ دەکاتن بەو تەڵەبەی کە مستەوای ئینگلیزی چەندە دوای ئەوەی هەڵسەنگاندنی ئەو ئیمتحانی ئەکرێتەوە ئەوان داخلی کۆرسی 3 مانگی دەکەن یان هی 6 مانگی دەکەنەوە ئەو 6 مانگەیان ئەو 3 مانگێک کە قوتابی دەخوێنی پاش ئەوەی ئیمتحانی تۆفلی پێ دەکەن و کار ئاسانیش بۆ دەکرێتن زۆر قوتابی هەیە کە مستەوای باش بی ئیمتحانی تۆفلیشی پێ ناکرێ مباشر داخلی کۆلیش ئەبێتەوە لە مەسایلی چ بەکەلۆریۆس بی چ ماستەر بی چ دکتۆرابی خوێندنی خۆی دەکاتەوە لەو زانکوانێک کە ئێمە تەنسیقمان لەگەر کردووە. بڵێ ئەی لەباری داراییەوە ئەو قوتابیانێکی وەریان دەگرن لێرە
چ دارەیەن بۆ دابین دەکاتن. خۆی ئەوان 150 زۆربەی جامعەکان داشکاندنیان بۆ ئێمە کردووە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە ئەو قوتابیانە لە ڕێمە دێن. باقیەکەی تر بەشێکی زۆر کە بەڕێزکاتنی چیڤان بارزانانی هاریکاری ئێمە دەکاتن وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە بەشێکی زۆر قوتابی بنێرینە دەرەوە بەشێکی زۆریش لە قوتابیان توانای ئەو مەبلەغە پارەیان هەیە کە بۆ نمونە لە زانکۆی کالیفۆرنیا بزنس یونیڤرسیتی ئەوان تقریبان بە 280 وەرەقە یەک قوتابی ساڵێ دەیخیند ئێستا ماستێری تەواو دەکاتن کە لە بە تەسکی ئێمە وەکو یەکێتی قوتابیان بچی لە ڕێگە ئێمە بە 150 وەرەقە ینی 150 وەرەقە دەکاتن. بڵێ ئەگەر هیچێک ئەو پارەیە نەبێتن و با بڵێن ئەندامی قوتابیانیش نەبێتن و توانای ئەوەی هەبێتن بێ بخوێنێتن و خوێنی خۆی تەواو بکە هەڵوێستی ئێوە چیە بێت؟ تاکیت کاک حیدەر ئێمە بیدایەت پێناسەیەکی تو قوتابیانم کرد ئەمە مسڕیشن ئەو حکمەتەش لۆمە لە بارزانانی نەمرمایەوە کە ئێمە بێ جیاوازی ڕاگەسانین و نەتەوە بیر و بۆچوونی سیاسی و دڵنیاشان دەکەینەوە خۆ هەر بە دیاریش دەکەوێت ئەو هەموو تەڵەبە ئێمە دەنێرین قەت یەک بیەوێ بخینی لە وڵاتەی دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمە کە ئێمە وەکو یەکێتی قوتابیان بتوانین ئەو شۆڕەشە گەورەی بەرپا بکەین. ئەگەر لە بیرمان نەچی بگەڕێنەوە ساڵی 800ەکان لە ژاپۆن ئەو کاتێک کە ژاپۆن وڵاتێک بوو لە وێرانیدا بوو لە شەڕی ناوخۆدا بوو لە شەڕی بەرامبەر دەوڵاتەکانی تری دەکرد چیمینی ئەو کاتەی ئیمپراتۆری ژاپۆن بتوانی ئەو شەڕی ڕابگریت و ئاڵای سپی هەڵبکاتن بەرامبەر ئەو دەوڵەتانە توانی زۆرترین قوتابی بنێریتە دەرەوە بۆ ئەوروپا ئامانجێکیشی هەبوو ئەو ئامانجەش مەسەلەی تەکنەلۆژیا بوو. ئێستاشی هەر ئێک لە ئێمە لە پیر و لە گەنج و لە مەناڵیش بچێتن بازار پەنا دەباتە بەر مارکەی ژاپانیەجە بۆیە ئێمە تەسەوەر دەکەین ئەوە شۆڕشێکی مەزن بی ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە بکەین بۆ قوتابیانی خۆشەویستی ئێمە و وڵاتی ئێمەش پێویستی بە و شۆڕشە هەیە کە ئێمە ئیتر مەسائلی زانست دەبی بەرەو پێشەوە بچین چونکە لە سایە سەرکردایەتی سیاسی کورد ئەلحەمدولillah ئەوڕۆ کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە چیتن و ئاوەدانەکرێتەوە و هیچ جیاوازێک من نابینم بەرامبەر کوردستان لەگەڵ یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا ئەوە حقیقەتێکە نەک پێدا هەڵگوتن بی بە کوردستاندا بەڵام لە مەسایلی ئاستی زانست و لە مەسایلی فکر ئەوە حقیقەتێکە کە ئەو وڵاتە من ئەبینم هیچ گەنجێک کاتی خۆی ناکوژی بەردەوام لە ئەتەرنێتدا هەر هەتا لە ناو تیارەشدا هەتا لەسەر جادەشدا گوێ لە کتابە گریتن و لە ڕێگەی تێلەفۆنی خۆیەوە کاتی خۆیان ناکوژن. ئێمە دەمانەوێت ئەو فکرێ و ئەو علمەی بگوازینەوە بۆ کوردستان دەنا لە مەسایلەکانی تر ئێستا هیچ تەکنۆلۆژیایەک لێرە کە تو بڵێ لە کوردستان نەبی تەسەوەر دەکەم پێش ئەوەی بێتە ئێرە دەگاتە کوردستانیش لە وڵاتەکانی ترەوە. بەڵێ کارفان ئەگەر بێت و بەراوردێک لە نێوان ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و خەڵکەکە ئازادە لەوێ لەگەڵ سەردەمی شۆڕشە